ئێمە لەگەڵەوەداین پەرلەمانێکی ئازاد دەبێ و پەرلەمانتارانمان ئازاد کردووە من باسیشم کرد هەم لە بەغاڵم لە کوردستان هێڵێکی گشتیمان بۆ دیاری کردن و بۆ ڕۆژانە نەهاتوین ئاراستەیان بکەین و ئەگەر هەلومەرجی دەرەکی بلوواوە بۆمان لە پێشە فەرمونون با ئەنگاوی سەر بەخۆی بنێن بەس لە پەرلەمانی کوردستانەوە بینێن هیچ چۆنە ئێمە حزبمان بۆیە تشکیل کردووە بۆی بە حکم بگەین لە ڕووی دەستکەوت و ئێستاەکان بەرەبووان دەستدا ڕخنەوەی گیرێ ئەمانش بۆ دەسەڵاتیانەوانش بۆ تەوانێ بۆچی خۆ من جەمعی خێری نیم هەندێک لایەن متەڕەددن لە وەزی سیاسی تاکو تەڕەدودی ئەوان هەبێ وەزی سیاسی هەرێمی کوردستان وەکو خۆیە بێ دوودڵن لە بڕیاردان و لە نێو خۆیانەوە ڕۆژی قسەیەکەکەن وە ڕۆژی ئەوەکەن ئەوە پێم وایە ینی یەک قسەی لایەنەکان بە نەتیجەی ئەگەیان ئێمەی کورد زۆرجار لێ ئەخەوین گوێی نادەینێت تا بەرامبەرەکانمان بەهێزە بن بە قوتە بن دوای بەخەبەر دێن وەکو داعش وەکو حەشدی شەعبی هەردووگی حەشت ماوە هێشتانە ئێمە زەرەرەکەی ببینی ئێمە وەکو کاری ئیسلامی وەکو نزیک بوونەوە لە ئیسلامیەکان ئامادەی هەموو هاوکاریەکین بەڵام هیچ نزیک بوونەوەیەک هیچ هەنگاوێکی سیاسی نانین لەم هەڵوێستە سیاسیانەی ئێستامان پاشگەز بووینەوە پاشگەز بوونەوە ئەمڕۆ کۆمەڵبوون بۆ ئەندام و کادرەکانمان لە شار و شارشکۆکانی کوردستان جێشانازیە ئەوەندەی توانی بێتمانەوە بکەین لەم قۆناغا چاکمان کردووە.